داواکاریەکمان هەیە بۆ سەرۆکایەتی حکوومەتی هەرێم جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بابەت ئاگادارکردنەوە. وەک لای بەڕێستان ئاشکرایە ماوەی زیاتر لە 5 ساڵە پرۆژەی ئاوی هەڵەبجە سیروان سەی سادە وەگەر خراوە و خزمەت دەکات. تا ئێستا بە بەردەوامی ڕۆژانە 50,000 مەتر سێجا ئاوی شیاو بۆ خواردنەوە دابین دەکات بە هەوڵ و ماندووبوونێکی زۆری کارمەندە دڵسۆز و مادوونە ناسەکانی پرۆژە بێ گوێدانە ڕۆژانی پشوو قەدەغی هاتوچۆ و مەترسیەکانی پەتای کۆرۆنا 24 کاتژمێر کار دەکەین. وەک ڕوونە لای بەڕێستان لە کۆی 54 کارمەندی پرۆژە 42 کارمەندمان بە شێوەی کرێی ڕۆژانە دڵسۆزانە ئەرکەکانمان ڕادەپێڕێنین و تەنها 12 کارمەندمان هەمیشەین وەک هەمیشەی لێرە کار دەکەن. بۆ ئاگاداری بەڕێستان چەندین جار لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی ئاوی هەڵەبجە و پارێزگای هەڵەبجەوە داواکاریمان ئاڕاستەی بەڕێستان کردووە و بە مەبەستی دامەزراندن، بەڵام هەر جارەی بە بیانوویەک داواکەمان جێبەجێ نەکراوە. بۆیە داواکاری هاوشێوەی کارمەندانی پرۆژەی ئاوی دووکان سلێمانیدا بمەزرێن پێشتر کارمەندی ڕۆژانە بوون وەک ئێمە. و لە ئێستادا نووسراومان بە ژمارە 5657 لە بەرواری 16/6/2021 لە دیوانی ئەنجومەنی وەزیرانە و تا ئێستا هیچ وەڵامێکی فەرمیمان وەرنەگرتووە. بۆیە لە بەرواری ئەمڕۆ مۆڵەتی هەفتەیەک دەدەین بە لایەنی پەیوەندیدار کە بێن بەدەم داواکەمانەوە، لە ئەگەری بەدەمەوە ناهاتنمان هەڵوێست وەردەگرین.